شتێکەیە لە دەروونناسیە لە بواری گەشەپێدان پێڵن تایم منیجمنت. طبعا بینەری ئەزیز لە عالەمە تایم منیجمنت بە کۆرسە خوێندرێ. ئەو بۆ خۆشی ئێڵم کوردەبۆرەیە کە شتێکی نییە بۆ تایم منیجمنت. کتێب هەیە لەسەر تایم منیجمنت، کۆرس هەیە لەسەر تایم منیجمنت. تایم منیجمنت چی؟ بەڕێوەبردننی کات. تۆ دیقەت بدە لە 15 هەتا 15 ئەکاتە 120 ڕۆژ. 120 ڕۆژ ئەگەر ڕۆژی 5 سعات جدول و تەرتیباتی دانی زەربی 120 ئەکاتە 600. دەی من بە بینەری بەڕێزاڵم 600 سعات و توانی زمانێکی تازەی پێ فێربی. ئایا ئەم منیجمنت و ئەم بەڕێوەبردنمان کردووە یان نا؟ وڵی بەنسبەت تاکی کوردەوە هیچی ئەویان نەکردووە. باشە بەنسبەت هاوینیشەوە کەس پرۆژەیەکی دانە ناوە بە تەمای فێربوونی زمانێک یان فێربوونی ئیشێک، فێربوونی سەنعاتێک، چوون بۆ دەرەوەیەک، شت بینینێک، گەشتێک، هیچ کورد بەلای ئەوەیان نییە. هەر خەریکی خەو و ئیسراحەت و ئەڵێ من ئەم هاوینە لە ماڵەوەم ئیسراحە دەکەم، دانیشم فێری هیچ نابێ بەس بۆ خۆی دانیشێت و سەیری مۆزوعەکەکە کاناڵێک ژێتە بەردەم یاڵێ چێڵێ وڵای کاکە موچە نیە، مەعاش نییە، پارە نییە، باشە خۆی دەستپێکێک نییە بۆ ئەوەی کە ژیانی خۆی باشتر بکە. باشە پلانی یەکەم خاڵی یەکەم ئەم برابەرەزم پەیامێکی زۆر جوانی گەیان. پلانت نەبێت هیچ شتێک جێبەجێ نابێت. بە ئەم ئەقلێتە بە ئەم شتە بگۆڕین لە ڕێی ماڵی بەختیارەوە. پلان نەنووسرێت. هەندێک لەسەر چاوەکان ئەڵێن 100 تا 65 هەندێک ئەڵێن 70 بۆ 80 جێبەجێ ناکرێت. ئێمە کەمتر پلانە نووسین. پلانەکان بینووسە. 2 سەفەری خاڵیان پێ دەکەم، 2 سەفەری مامیان پێ دەکەم، 2 سەردانیان پێ دەکەم، کۆرسێکی ئاینی بە مناڵەکانم دەڵێمەوە، سەردانی پەیمانگای فلانی هیوای تۆ دەکەم، دکتۆر بەختیار سەرپەرشی دەکات کۆرسێکی با گەشەپێدان مناڵەکانم بخوێنێت. بۆ نمونە مەسەلەن 4-5 کتێب دەخوێنمەوە 300 کەلیمەی فارسی لەبەرەکەم ئەگەر سەردانێکمان کرد. کەواتە خاڵ یەکەم پەیامەکەی جەنابەت گەشت بە من ئەوی شەوەیە کە پلانمان نییە، پلانەکە بۆیە کە پلانت نەبوو خەو خۆشترین شتە، کە پلانت نەبوو هەڵنەسان خۆشترین شتە، کە پلانت نەبوو کەناڵ گۆڕین هاها لە تورکسات بۆ تیلیستار، لە تیلیستار بۆ رووسیاستار، لە رووسستار بۆ تورکسات، لە تورکسات بۆ ئەرەبسات، لە ئاخیرشە کۆمۆبایلەکە فرێدە ڕیچی خۆشیتیانی وەرە لە 1400 کەناڵ ڕیچی خۆشیتیانێ. مانایەوە بێپلانی ئێمەیە کە نازانی بۆچی کەناڵێ بڕۆی، بۆچی تەلەڤیزۆنێ بڕۆی، بۆچی شتێ بڕۆی ئەو وەختە تۆ لە 1400 کەناڵ بێزارەبی. ئەم خوشکە بەڕێزم، خوشکە ئازیزەکەم، وەکو خێزان و خانوادە، وەکو دایک و باوک، ئایا تو هەستەکەی دایک و باوک بودجەیەکی هەیە، پارەیەکی هەیە، بیرکردنەوەیکی هەیە بۆ پشووی هاوین یان کەمتر ئەومان هەیە؟ من سەرەتا دەستخۆشی ئەم تەوەرە جوانە لە یەکەم ئێمە خۆمان یعنی لە وڵاتێکاوە پەروەردە بووین ئیحتیمام بەکات ناین. خی گەورە بۆ عەزەمەتی خۆی سوێنی بەکات خواردووە. گونا حەکات بە فیڕۆبەی ئەبێ سەرەتا کە تۆ هەڵسای لە خەوی بەیانی ڕۆژەکەی خۆت بزانی پلانەکەت چییە، پلانێک دانی بۆ ئەو ڕۆژەی خۆت. ئەمڕۆ ئیشەکەم بەرنامەکەم چیە؟ 2 ئیشم هەیە، بۆ نموناتم بۆ بەرنمەیەک ئیسفادەیەکی لێکم، شتێکی ترم داناوە من ئەمێ کاتەکان بە فیڕۆنێم، من ئەمەوە بە سەعات کاتەکانم بە فیڕۆنێم، بەڵام بزانم خەریکی چیم. بەڵام خانەوادەی وا هەیە ئێستا بۆ نمونە مناڵەکەی هەتا بەیانی خەریکی تەکنەلۆجیایە، خەریکی ئەنتەرنێتە، فەیسبووکە، پۆبجی، ئەم شتانێ. ئەم دایک و باوکە خۆیان ئەچن، ڕێزم هەیە بۆ دایک و باوکەکان ئەچنە ژووری خۆیان نەخەون، ئیتر ئەسڵەن لە مناڵە ناپرسێ عفو بزانی خەریکی چییە ئەم مناڵە، بزانێ ئەم مناڵە بەرنامەی چێ، بزانێ ئەم مناڵە ئەم هەموو کاتە هەتا بانگی بەیانی ئەم هەموو کاتەی کوش بە چی وە کوشتی، ئایا سورەتی قورئانی خوێند، ئایا دوور کات شەو نوێژی کرد، ئایا بەرنمەیەکی هەبوو بۆ بەیانی، ئایا خەریکی ئیشێکی باش بوو، ئایا پلانێکی دانا. یعنی ئەم کاتە بیر بکەرەوە خی گەورە کە سوێنی پێ خواردۆ گونا حەکات بە فیڕۆبەی. بەڵام لە ئەم وڵاتەی ئێمە ئەسڵەن هەر حساب بۆ کات ناکەن. لە وڵاتان مناڵەکەی لە بەیانیوە هەتا لە حوتی بەیانیوە تاوەکوێ 12 نیوەڕۆ من هەر لەم ڕۆژانە سەردانی کەسێکم کرد لە خارج جاتۆتەوتی لە دوای مەکتەبی خۆیان ئەینێرن بۆ پەروەردەی ئاینی. وتی لە وڵاتە ژوتی لەبەر ئەوەی مناڵەکەی کە بۆ نمونە ئێستا لەم وڵاتە لە 1000 وڵات بە تایبەتی وڵاتەکەیمە ئەنواع شتی خراپە دروست بووە. تۆ پشووی هاوین کە بۆ دانراوە بە فیڕۆی مەیە، ئەچم وەرزشەکەم، ئەچم بۆ دەست خۆش بێت. ئەزیزان میوانە بەڕێزەکان، خاڵی دووەم کە ماڵی بەختیار دەوێت بیگەێنێت ئەویش ئەوەیە کە زۆر جار دایک و باوک ئەم پرسیارە دەکات دکتۆر مناڵەکەم تا 15 هیلاک بووە، لە 15 شتێکی تری پێ بکەم بێزار و بێتاقەتە بێ. ئەمە بەخۆی پرسیارێکی گرنگەوە بەڕاستی وەڵامێکی گرنگشە ڕاستە کاتیان تۆ ئەگەر مناڵێک تا 15 تۆ دەوامت پێکردو، خوێندنت پێکردو، امتحانی کردو، کویزی هەبوو، بەزم و ڕزمیوە 15 دیسان و هەڵی دێتە ناو خولێ بەزم و ڕزم، بەڵام دەبێت متەنەوع بێت.